نەریتی بەڕبەڕی و تاڵانخوازی کورد لە نێوان شەڕ و پاڵەوان بازیدا. ئەو سوپایی بە لۆژیکی هێز ئیدارەی وڵات دەدات، دەکوژێت و دەبڕێت و تاڵان دەکات. ئایا دەکرێت وەک هێزێکی ئەخلاقی و نیشتیمانی و نەتەوایەتی سەیری بکرێت؟ ئایا کێبڕکێکردن لەگەڵ یەکتر شەرعیەت دەدات بە تۆ هەر شتێک بتەوێ ئەنجامی بدەیت و هەر کەس مەیلت لێبێ بیکوژیت و هەر شوێنێکت ویست دای بخەیت و لە کوێژ ناڕەزایەتی هەبوو وێرانی بکەیت؟ ئەو ئەقڵیەتە بەڕبەڕیەی لە جەنگ و ململانەکاندا پەیڕەو دەکرا بۆ هۆکارێک کۆمەڵێک بنەمای ئەخلاقی بۆ جەنگدا بنرێت لەلایەن چەند کەسانێکەوە. یەکێک لەو کەسایەتیانە سووت زوو بوو کە لە کتێبی هونەری جەنگدا کۆمەڵێک بنەمای دانا کە پێویستە لە جەنگ و ڕوبەڕووبوونەوەکاندا لە بەرچاو بگیرێت. یەکێک لەو بنەمایانە پاراستنی دیل و ئەو ناوەندانەیە کە دەکەوێتە دەست سوپاوە. سونتزوو باوەڕی وایە لەگەڵ ئەوەی جەنگ دیوێکی نەرێنی ژیانکردنی مرۆڤە، بەڵام لەناو ئەو لایەنەش هێشتا هەندێک بنەما هەیە کە دەبێت مرۆڤ پێوەی پابەند بێت. چونکە کوشتن و تاڵانکردن و بێدەنگکردن و داخستن نەریتێکی بەڕبەڕیە و کۆمەڵگە زۆر سەرەتایەکان بەر لە داخڵبوونیان بە شارستانیەتەکان ئەنجامیان دەدا. لەتەوە یەکگرتووەکان کۆمەڵێک بنەمای نوێیان داڕشت کە پێویستە لە کاتی جەنگدا پیادە بکرێت. یەکەم بەکارنەهێنانی چەکی قەدەغەکراو، دووهەم بە ئامانجنەگرتنی خەڵکی سڤیل، سێهەم نەسڕینەوەی بەرامبەر و دووروەستان لە پاکتاوی نەژادی و کلتوری و دوورکەوتنەوە لە هەر جینۆسایدێک. بەشێک لە وڵاتان لە کاتی جەنگ پابەند نین بەم بنەمایانەوە. بۆ نمونە دەوڵەتی تورکیا لە شەڕکردن لەگەڵ کورد لە ڕۆژاوای کوردستان و دواتریش گرتنی عەفرین بە هەمان خەسڵەتی بەڕبەڕی مامەڵەی کرد و ئەوەی لەو شارەدا بوو بە خاک و خەڵکەوە تاڵانی کرد و وەک غەنیمە مامەڵەی لەگەڵ کردن. بە هەمان شێواز هێزی داعش دوای کشانەوەی هێزە کوردیەکانی باشوور دەستی گرت بەسەر شەنگالدا و ئێزیدیەکان کەوتنە دەست داعش. بەشێکی زۆری پیاوەکانیان لە ناوبران و کچەکانیشیان کران بە کەنیزە. ئەگەرچی کورد لە کۆنەوە بە بەردەوامی باجی ئەو دەوڵەت و نەتەوانەی داوە کە وەک غەنیمە سەیری سەر و ماڵ و خاکیان کردووە، بۆیە دەبوایە باشتر لەو ئازارە و دیوەنە ئەخلاقیە بگات، بەڵام خۆشی نەیتوانی لەو خەسڵەتە ڕزگار بێت و درێژەی بە هەمان مۆدێلدا. بۆ نمونە لەو کاتەی گەیشتنە شاری کەرکووک کە خەونی دەیان ساڵەیان بوو، بەڵام لە شوێن دڵنەوایی خەڵکو و پاراستنی سەر و ماڵیان دەستیان کرد بە تاڵانکردنی خەڵکە ڕەسەنەکە بە دەر لە نەوت، تەواوی شتەکانی تریشان بە حەڵاڵی خۆیان زانی و فەرهود و تاڵانخوازیەکی گەورەیان ئەنجامدا بە جۆرێک نەک سۆزی نەتەوەکانی تر، بەڵکو سۆزی کوردیان لەدەستدا و وەک ئەو پەندە کوردیان لێهات کە دەڵێ سەد ڕەحمەت لە کفندزی پێشتر. کورد لە باشوور دوای بەدەستێنانی دەسەڵاتی خۆبەڕێوەبەری کوردستانیان بە تەواوەتی بە مڵکی خۆیان زانی. بە ناوی شەریعەتی شۆڕژگێڕی هەموو شتەکانیان قۆرق کرد و کوردستانیان وەک غەنیمەیەک سیر کرد کە ئەوان گرتوویانە و مافیان هەیە هەر شتێک مەبەستیان بێت بیکەن. لە دوا چالاکی ئەو هێزە کوردیانەی باشوور گرتنی کەناڵی NRT بوو. ئەگەرچی بەرگێکی یاسایی بەبەر بڕیاری داخستنەکەیدا کرا بوو، بەڵام وەک نەریتی کۆن و بەڕبەڕی و بە غەنیمەت زانین تەواوی کەلوپەلەکانیان تاڵان کرد و ئەوەی بە کەڵکی ئەوان هات بردیان و ئەوەی مایەوە وێرانیان کرد. مێژووی ئەم تاڵانکردن و فەرهود و بە قاچاق بردنە لە شاخەوە درێژەی هەیە هەتا ئەمڕۆ. کۆتا ئەڵلقەی ئەم درامایە دیاری نەکراوە و تا گوێبیزبوونی ئەم راپۆرتە درێژەی هەیە. پرسیارە جەوهەریەکە لێرەدایە، ئایا ئەوەی بە یاسا بێدەنگت بکات دەتوانێت بە یاساش تاڵانت بکات؟ ئایا دەگونجێ لە وڵاتێکدا کە داواکاری گشتی هەبێت نیوە شەوێکی تاریک بێنە سەرت و بێدەنگت کەن و بە ڕۆژی ڕووناکی ژوێران و تاڵانت کەن؟